ئەم هەڵبژاردنەی کە ئەنجام درا لە دەی تشریندا کۆمەڵێک خەسڵەت و جیاوازی لە خۆ گرتووە لەبەر ئەوەی ئەم یاسایی کە ئەم پرۆسەی پێ ئەنجام درا یاسای ژمارە 9 ساڵی 2020 کۆمەڵێک جیاوازی و خەسڵەتی هەیە لەگەڵ یاسای ژمارە 45 ساڵی 2018 کە هەڵبژاردنی ئەنجومەنی نیشتمانی عێراقی پێ ئەنجام درا. بێگومان هەموو یاسایەک کە هەڵبژاردنی پێ ئەنجام دەدرێت کۆمەڵێک خاڵی ئەرێنی هەیە و کۆمەڵێک خاڵی نەرێنیشی هەیە. ڕەنگە خاڵەکان زۆر بێت، بەڵام هەندێک لەوانەی کە ئەرزی جەنابتی بکەم لە خاڵە نەگەتیفەکانی خاڵە خراپەکانی ئەم یاسایە ئەوە بوو کە دەنگدەرانی ئەوروپا نەیانتوانی دەنگ بدەن و کۆمەڵێک کۆتوبەندی دانابوو. یەکێک لەوانە ئەوەیە بۆ نمونە سنووری دەنگدانی لە سنوورێکی بازنەیەکی تەسکدا بۆ دەنگدەر تەسک کردبووەوە کە دەنگدەر ئازاد نەبوو کە کاندیدی دڵخوازی خۆی هەڵبژێرێت لە سنووری بازنەیەکە دەیتوانی دەنگ بدات کە ئەو بازنەیەش لە 3 بۆ 5 کورسی تێنە ئەپەڕی کە ئەمەش ڕەنگە تموحی دەنگدەری تێر نەکردی بێت. هەروەها ڕێگای دابوو بە سەرجەم کاندیدی تونڕە و کاندیدی خاوەن نفوس و ئەوەی کە پێکهاتێ عەشائیری و خێڵەکی و شێخ و ئەمانە کە بتوانێت بەهۆی چەکدار و بەهۆی ئەمانەوە بتوانێت لەم پرۆسەیەدا خۆی ئیبرازکە. ئەمەش ڕێگاگرتن بوو لە ئەکادیمیستێک لە مامۆستایەکی زانکۆ لە ئەستێرەیەکی هەڵبژاردنەکان. هەروەها هەر یاساکە بۆ خۆی لە فۆرم و لە ناوەڕۆکدا جیاواز بوو. ئەم جیاوازیانە ژوای کردبوو تەنانەت کارمەندانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان وەک پێویست ڕاهێنانیان پێ نەکرابوو لەسەر ئەو ئامێرە ئەلکترۆنیانەی کە لە پرۆسەکەدا بەکارهێنا. ئەمەش کۆمەڵێک گرفتی دروست کردبوو لەگەڵ کۆمەڵی خاڵی ترا. نەخێر بە پێشەوانەوە لایەنە سیاسیەکان مەغروورانە هەستیان بەوە دەکرد کە ئەوان هەر بۆ خۆیان سەرکەوتن بەدەست ئەهێنن، بەڵام هەر خۆی لە خۆیدا وەڵامدانەوەی هاوڵاتیان لەم پرۆسەیەدا مەسجێک بوو، نامەیەک بوو بۆ سەرجەم نخبەی سیاسی و بۆ پارتەکان کە پێویستە فۆرمی حکومڕانی لە خۆیاندا جوانتر بکەن و ئەو فۆرمەی کە کاریان لەسەری کردووە دەنگدەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقی تێر نەکردووە، بۆیە پێویستە گۆڕانکاری جزری و استراتیژی لە پلان و کار و بەرنامەی خۆیاندا بکەن. بەپێی ئەوەی کە جەنابتان دەزانن 12 تیمی نەتەوە یەکگرتووەکان چاودێریەکی کۆی پرۆسەکەی کردووە، هەروەها سەرجەم ئەو ڕێکخراوانەی کە معنین بە هەڵبژاردن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەر هەمویان چاودێریەکی وردی کۆی پرۆسەکەیان کردووە. هەر بۆ بۆنەیەشەوە دوێنێ فیۆلا کرامۆن سەرۆکی یەکێتی ئەوروپا بۆ چاودێری هەڵبژاردن دەڵێت بەداخەوە کە لە 7 ساڵی ڕابردوودا ئەمە یەکەم پرۆسەی هەڵبژاردنە کە لە 120 عێراقیەکان بەشداری کۆی ئەم پرۆسەیان کردووە و خەڵکێکی زۆر بەشداری کۆی پرۆسەکەی نەکردووە کە ئەمەش خۆی لە خۆیدا مەسجێکی سیاسیە بۆ نخبەی سیاسی و بۆ حیزبەکان کە تێبگەندەوەی کە هاوڵاتیانی عێراق و بەهرێمی کوردستانیشەوە بێزاریان پێوە دیارە لە نخبەی سیاسی و لە حیزبەکان بۆ ئەوەی تێبگەن لە نامەی هاوڵاتیان و دەنگدەران تێبگەن کە پێویستە بە خۆیاندا بچنەوە و چاکسازی لە خۆیاندا و لە حکومڕانیدا بکەن. مەرج نییە لە سەدا زۆرینە مەرجنی ئەوەی جەنابەت ئەفەرمێت زۆری نەبایکۆتی کردبێت. لە سەدا 40 خەڵک بەشداری کۆی پرۆسەکەی کردووە لە هەموو عێراقدا، بەڵام کۆمەڵێک ڕێکاری هونەریش هەبووە کە وای کردووە هەندێک لە دەنگدەرانی بەڕێز بە هەڵە دەنگیانداوە یاخود ناویان نەهاتوەتەوە، گۆڕانکاری لە شوێنی دەنگەکانیانە هەبووە. ئەمانش هەمووی هەژمار کراوە لەسەر ئەوەی کە خەڵک نەچوو بێت بۆ دەنگدان، بەڵام بۆ خۆی لە خۆیدا شەقامی عێراقی بە شێوەیەکی گشتی نیگەرانی و تووڕێی پێوە دیار بوو لە ئەنجامی کێشمەکێشی ئەو هەموو گروپە تیرۆریستیانە و ئەو هەموو گروپەی کە ئێستا خۆتان دەزانن 67 گروپ لە عێراقدا ئەهان و 4 گروپیان بە فەرمی لە لیستی ڕەشدان کە بە بەردەوامی ئەمانە هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان و هەولێری پایتەختیشیاندا بووە بەر درۆن و چەکی بەچەکی نوێ نیان ئەهێڵا خەڵک ئیسراحەت بکات. ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی شەقامی عێراقی ئۆقرەی بەخۆیەوە نەگرێت و بەداخەوە ئەم گروپانە لە دەرەوەی ئەجەندای عێراق و هەرێمایەتی و دەوڵەتانی ترەوە هان دەدرێن بۆ ئەوەی شەقامی عێراقی ئاسایش بەخۆیەوە نەگرێت کە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر کۆی پرۆسەکە هەیە. بەڵام ئەوەی کە جەنابەت فەرموود باسی بایکۆتت کرد لە ڕاستیدا هاوڵاتی نابێ بایکۆت بکات. هاوڵاتی دەبێ دەنگی ڕاستەقینەی خۆی بخاتە نێو سندوقەکانی دەنگدان بۆ گۆڕانکاری نوێنەرەکان، لەبەر ئەوەی هەڵبژاردن میتۆدێکە بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات، ئامرازێکە بۆ گۆڕانکاری هاوڵاتی. ئەگەر نوێنەری حیزبەکانی قوبوڵ نییە خۆ کاندیدی سەربەخۆی تێدا بوو دەکرا دەنگ بە کاندیدی سەربەخۆ بدات ئەگەر ئەو لەلایەنەکان بێزارە، بەڵام هاوڵاتیەک ئەگەر هەر هەموو چەکی دەستی ئەوە بێت کە نەچێت بۆ هەڵبژاردن و بایکۆتی کۆی پرۆسەکە بکات، ئەمە کارێکی عەقڵانی لە پشتیەوە نییە، لەبەر ئەوەی هەر ئەو هاوڵاتیە سبەینێ ناتوانێت گلەی و ڕەخنە و گازندەی خۆی
لە حکوومەت بکات بۆ لەبەرەوەی ئەو بەشداری کۆی پرۆسەکەی نەکردووە نەیتوانیوە ئیرادەی هەبێت دەستی هەبێت لە دەستنیشانکردنی ئەو نوێنەرانە بۆیە حەقی ئەوەشی مافی ئەوەشی نییە کە گلەی بکات.